He's about to go from commander-in-chief to couch commander. سەرۆک ئۆباما ئێستا ئەو خانووی دیاری کردووە کە خۆی و خێزانەکەی دوای ئەوەی کۆشکی سپی بەجێ دێڵێت تێیدا دەژین. دوای کۆتایی هاتنی پۆستی سەرۆکایەتی ئۆباما و خێزانەکەی دەجۆزنەوە بۆ خانوبەرەیەکی گەورە لە گەڕێکێکی دەوڵەمەند نشینی کالۆراما لە واشنگتنی پایتەخت. بەهای ئەو خانوبەرەیە بە نزیکەی 6 ملیۆن دلار مەزەندە دەکرێت، بەڵام بەرەک ئۆباما ئەو خانووە ناکرێت بەڵکو بەکرێتەیدا دەژی و کرێی مانگانەکەی نزیکەی 22,000 دلارە. سەرۆک ئۆباما گوتێتی ئەو لە واشنگتنی پایتەخت دەمێنێتەوە بۆ ئەوەی کچە بچووکەکەی ساشا لە هەمان ئەو خوێندنگەیە بمێنێتەوە کە ئێستا تێیدا دەخوێنێت. ناوچەی کالۆراما لە واشنگتنی پایتەخت بە گەڕێکێکی زۆر ناودار و ئاسایش تۆکمە لە قەڵەم دەدرێت، ئەمەش بەهۆی ئەوەی ئەم ناوچەیە باڵیۆزخانەکان و ستافی ئەو باڵیۆزخانە و هەروەها بەرپرسانی دیکە لە واشنگتن لەخۆ دەگرێت. جۆن هۆرن کە لە نزیک ئەم ناوچەیەوە دەژی و ڕۆژانە سەگەکەی و پڵنگەکەی بە ناوچەی کالۆرامادا دەجێڕێت، خۆشحاڵە بەوەی ئۆباما بڕیاری مانەوەی لە واشنگتندا داوە. It shouldn't impact the neighborhood that much. هێندە کاریگەری لەسەر ناوچەکە نابێت. ئەمە ناوچەیە کە ئێستا بەرپرسان لە سەرانسەری جیهان و هەروەها وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تێیدا دەژین. باراک ئۆباما دەبێتە دووەم سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پایتەختی ئەمریکادا بمێنێتەوە دوای کۆتایی هاتنی خولی سەرۆکایەتی. وودرۆ ویلسن یەکەمین سەرۆک بوو کە لە هەمان ئەم ناوچەیەدا ژیا بوو ئەوەی ئۆباما هەڵی بژاردووە تێیدا بژی. خانۆکەی وودرۆ ویلسن کراوەتە مۆزەخانەیەک بۆ میوانان و زۆر لەو خانەوە نزیکە کە لە داهاتوودا ئۆباما و خێزانەکەی تێیدا دەژین. ڕۆبرت ئێنهۆم گەشت بەنێو خانۆکەی سەرۆک وودرۆ ویلسندا دەکات و دەڵێت چەندان شتی سەرنجڕاکێش هەن بۆ بینین، لەوانە تابلۆی ڤاتیکان و فەرشی دیواری فەڕەنسی و لە کتێبخانەی ویلسندا ئامێرێکی کۆنی فیلم پیشاندەر هەیە. ڕۆبرت ئێنهۆم هەندێ لێکچوون لە بڕیاری وودرۆ ویلسن و ئۆبامادا بەدی دەکات لە مەڕمانەوەیان لە پایتەختدا و دوای کۆتایی هاتنی خولی سەرۆکایەتیان. In some ways, the story of our house is also the story of president. هەتا ڕادەیەک مەسەلەی مانەوەی سەرۆکەکانی ئەمریکا لە واشنگتۆنی پایتەختدا دوای تەواوبوونی خولی سەرۆکایەتیان زیاتر بە مەبەستی مانەوەیانە بە چالاکی لە کاروباری سیاسیاندا. بە درێژەدان بەمانەوەی لە پایتەختدا دوای کۆتایی هاتنی پۆستەکەی ئۆباما ناتوانێت دیاری دەدەربێت، بەڵکو بە چالاکی لە کاری سیاسیدا دەمێنێتەوە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.